تۆ دەڵێی بۆ نمونە ئاعتقادت وایە فڵان کەس دەبیستێ وەکو خوا، دەبینێ وەکو خوا، توانای وەڵامدانەوەیتی هەیە وەکو خوا. بۆیە کەسێک کە بۆ نمونە ئاعتقادی وایە کە فڵان پیاوچاکە عیلمی غەیب دەزانێ، ئەوە کردیە چی خوا؟ هاوبەشی خوایە، هاوشێوەی خوا. ئەوە نەظیر، شەبیه، مەثیل، کردی هاوشێوەی خوا. لە چیدا؟ لە صفاتیدا. کردیە مەثیل لە صفاتدایە، هاوشێوە لە صفاتدایە، هاوبەش لە حقوقدایە. براکانم، هاوشێوە لە چیدایە؟ لە صفاتدا. ئەدی هاوبەش لە چیدا؟ لە حقوقدا. هاوبەش لە حقوقدا. با نمونە لەسەر هەردووشی بینەوە. هاوشێوتمان لە صفاتدا. لە صفاتدا ئێمە اعتقادمان وایە وهو السەمیع البەصیر، چێیە کە هەموو دەنگێک دەبیستێ و هەموو شتێک دەبینێ؟ ئەڵڵا. دەیکە تۆ اعتقادت وابێ هاوارکەیتە مردوویەک، اعتقادت وابێ کە دەنگت دەبیستێ، لە صفاتی سەمعدا کردە چی؟ هاوبەشی خوا یا هاوشێوەی خوا؟ کردە هاوشێوەی خوا لە صفەتی سەمعدا. باشە کاکە؟ باشە. ئەی هاوبەش لە چیدایە؟ هاوبەش لە چیدایە؟ لە حقوقدا. ماف حق الله على عباده چی؟ ئەن یعبدوه. حقوق یعنی عیبادەتکردن. ئێستا کە تۆ عیبادەتت بۆ خوا کرد، بۆ یەکێش تریشت کرد، ئەو کەسەت کردە چی؟ هاوبەشی خوا. کردە هاوبەشی خوا. ئەی ئەو کەسەی کە تەشبیهی یەکێک دەکا بەخوا لە صفاتدا، ئەوە چییە دەڵێن؟ هاوشێوەی بۆ خوادانان. کەواتە دوو جۆرمان هەیە، هاوشێوە دانان لەگەڵ چی؟ هاوبەش بۆ خوادانان. خوای گەورەش دوورە لە هەردووچی، دوورە لە هەردووچی. نە مەثیل و شەبیه و نەظیری هەیە و نە شەریکی هەیە. تێبگەن نەچی نە نەظیر، شەبیه، مەثیل یەکشتن. نە هاوشێوەی هەیە و نە شەریک و چی هەیە؟ هاوبەشی هەیە. هیچیانی نییە. باش. بۆچی سنەت وایە لە دوورکەعاتی سنەتی پێشنوێژی بەیانی چی بخوێنین؟ کافرون و ئیخلاص. ئیخلاص هاوشێوەی خوا ناهێڵێ، کافرون هاوبەشی خوا ناهێڵێ. چۆن؟ قل هو الله أحد، هەرکەوتی ئەحەد یعنی هاوشێوەی نییە. الله الصمد، لم يلد ولم يولد، کەواتە چی نییە؟ هەر هاوشێوەی نییە. ولم يكن له كفوا يعني شبيها أحد، ولم يكن له كفوا أحد، دیسان يعني چی نییە؟ هاوشێوەی نییە. سوورەتی ئیخلاص خوای بەپاک دانا لە بوونی چی؟ هاوشێوە. ئەی سوورەتی کافرون لا أعبد ما تعبدون، کە من هاوبەش بۆ خوا دانانم، ناچم عیبادەت بۆی چیشتر بکەم، چونکە پەرستنی غەیری خوا چی دانانە بۆ خوا؟ هاوبەش دانانە بۆ خوا. چ کاتێک تۆ لە شیرک بە هەمووی ڕزگارت بووە کە لەو دوو شتە خۆت بپارێزی، چی و چی؟ هاوشێوە و دانان بۆ خوا یا هاوبەش بۆ دانان بۆ خوا. هەندێک کەس هەیە وا دەزانێت شیرک بەزەوەی هاوشێوەی بۆ خوا دانەنەی. دەڵێ کاکە من دەڵێم ئیمانم بە قول وەڵڵاهو ئەحەد هەیەتەوە، کەس شەریکی خوا نییە لە چیدا؟ لە سەمعی، لە بەسەری، لە هیچ شتێکیدا هاوشێوەی نییە. زۆر باش. ئەی هاوبەشی بۆ دادەنێیت کە ناڕەحەتێت بۆ هات داوا لە غەیری خوا دەکەی کە دوعا عیبادەتە یان نا؟ عیبادەت دەیکا. کاتە تۆ هاوشێوەت دانا بەڵام چیت دانا؟ هاوبەشت دانا، هاوبەشت بۆ خوا دانا. بەڵێ. یا هەیە دەڵێ من هاوبەش دانانە بەڵام هاوشێوەی بۆ خوا داناوە. بەهەرحاڵ ئەم دوو سوورەتە بۆچی زۆر سونەتە بخوێنرێ؟ چونکە هەردوو ڕەجی شیرک لە بنەوە هەڵدەقەنێت، هەم هاوشێوە هەم چی؟ هەم هاوبەش بۆ خوا نابێ.